بەڕێستا من لە ستۆدیۆ میوانێکمەیە بەڕێز ئاریان سەلاحەدین وەکیلی وەزیری وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵمدا گفتوگۆکەین سەبارەت بە میکانیزمەکانی کردنەوە ژمارەکانی سپاردن لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆ چاپ و بڵاوکردنەوەی کتێبەکان. بەڕێز ئاریان سەلاحەدین بەخێربێن. سپاس باوە دەبوونتان. بەگشتی بۆ چوونێکت چی بوو لەسەر پێشانگاکە ئەوەندە گەڕای لەسەر ناوەڕۆکی ئەو کتێبانی لێرە بڵاوکراونەوە دانراوە؟ زۆر سپاس و ئێوە هاوکاتکردنەوەی ئەو پیشانگایە لە ڕۆژی ئافرەتانە پیرۆزبایی لە هەموو ئافرەتانی کوردستان بە تایبەتی و جیهان بە گشتی دەکەم و پیرۆزبایی لە شاری هەولێر و کوردستان دەکەم بۆ جارێکی دیکردنەوەی ئەو پیشانگایە پاشەوەی کە ماوەیەکی زۆر بەبەر هۆکاری کۆڕۆنا و دابڕابوون کە لە شاری هەولێر و پیشانگایە بکرێتەوە وەکو ئەوەی کە هەموو ساڵان بە دوای یەکدا هیوادارم زیاتر و زیاتریش ببێت. ئەوەی ئەوڕۆ بینیمان و لێرەین بەشداری 18 وڵاتی جیهانە کە لێرە خانەی چاپ و بڵاوکردنەوە و دەستگاکانی ڕۆشنبیریان لێرە بەشداریان کردووە. نزیکەی 42877 ناونیشانی تێدا هەیە و لە 246 خانەی چاپ و بڵاوکردنەوە و دەستگای ڕۆشنبیری بەشدارن تێدا. بە دڵنیاییەوە ئەوەی کە تێبینی کراوە پێشتریش لەژێر ئەو ڕێسا ڕێنمایانەی کە بۆ خانەی چاپ و بڵاوکردنەوەکان هەن، ئەوەش بۆ هێشتنەوەی کۆمەلگایە بە ئارامی بۆ کە ناونیشانی گرژ و کتێبی ئەوانی کە هانی دەمارگرژی دەدەن، ئەوەی کە تەعەسسوبیەتی تێدا هەبێ بە هەموو جۆرەکانیەوە تێدا نەبڕەچاوی ئەوە تێدا کراوە و لیژنەیەکە بە وردی ئیشی خۆی کردو و کاری خۆی کردووە. ڕەنگە دەگەت تێبینی هەبوو بێ هەندێک کتێب و نووسین ڕەت کرابنەوە بە پێی ئەو ڕێنمایانەیە لە چارچەوەی ئەو ڕێنمایانەی کە هەن کە پاشیەوەی دیراسە کراوە بیندرا کە لەو پێشانگایە بەشێک دەبێت لە بڵاوکردنەوەی دەمارگرژی یان تەئیدی فکری دەماری تا تەعەسسوبیەتی کردە. لەبەرەوە ئەو لیژنەیە کە لە وەزارەتی ڕۆشنبیری هەیە وەکو پێشووتریش کاری خۆیان کرد نەک بەنسبەتی ئەو پیشانگایە کۆمەڵێک ڕێسا و یاسا هەیە لە چارچەوەیدا و ئەوەی کە بینیشمان تا ئێستا خەڵکێک بە پەرۆشەوە لەبەرەوەی ماوەیەکی زۆرە 3-4 ساڵێکە کە ئەو پیشانگایە نەکراوەتەوە بەرەو پیری دەستگاکانی ڕۆشنبیری و بڵاوکردنەوە و خانەی چاپ و بڵاوکردنەوە بەرەو پیری کتێبەوە دێن. هیوادارم بتوانین ئەو پیشانگایانە لە ساڵێکدا بکەینە چەندین جاری و جۆرا و جۆرتریشی بکەین و فراوانتریش ببێ و دەستخۆشی لە هەموو ئەو بەشداربوانە دەکەم کە لێرە بە سەرڕای ماندووبوونیان بەس دەیان بینین کە پەرۆشیەک و خڕۆشێکیان هەیە بۆ ئەو بەشداریکردن و پێشکەشکردنی ئەوەی کە هەیەە لە بەرهەمەکانی. وەزارەتی ڕۆشنبیری لە ماوەی ئەگە بڵێن ئەم ساڵ هێشتا زوو بەڵام لە ساڵی ڕابردووە چیتان کردووە بۆ پێدانی ژماری سپاردن بۆ بڵاوکردنەوەی کتێب؟ چەند کتێب بڵاو کراونەتەوە و ڕێنمایەکانی وەزارەت چین بۆ بڵاوکردنەوەی کتێب؟ ژمارەی سپاردن لە وەزارەتی ڕۆشنبیری چەند ڕێنماییەکی هەیە. ئەویش بۆ ئەوەیە وەکو پێشتریش باسم کرد لەسەر ئەو پرەنسیپەی کە بڵاو نەبوونەوەی دەمارگرژی ڕێگرتن لە تەعەسسوب، ڕێگرتن لە هەڵوەشانی کۆمەلگا و ڕێگرتن لە ئەو دەمارگیریانەی کرد بە هەموو شێوەکانیەوە هەیە و هێشتنەوەی بەرهەمی فکری بە سەلامەتی و کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە بە دیراسا ئەو ڕێنماییانە دەرچوون و لیژنەیەکەیە بەردەوام ئەو لیژنەیە کاری خۆی دەکا. هەندێک ڕێسا هەن کە هەر کەسێک بێوێت کارێک خۆی پێشکەش بکات کتێبێک بڵاو بکاتەوە دەبێ بزاندرێت کە ئەو کتێبە هیچ کەسێکە خاوەنەکەی لەکوێ بڵاو دەکرێتەوە. کۆمەڵێک لەو وردەکاریانەی کە یاسا ڕەنگە لێ بپێچێتەوە گەر شوێنی کتێب یان کەسەکەی کە کتێب بڵاو دەکاتەوە نووسەری دیار نەبێت شوێنی دیار نەبێت هەر ئەوانە ئەوی دیکە هەر نووسەرێک ئازادی خۆی بۆ فەراهەم کراوە. هەر نووسەرێک دەیەوێت لە کام لایەن بنووسێت و وەزارەتی ڕۆشنبیری هاوکار وە هەمیشە و ئەو لیژنەیەش بە وردەکاریەوە ئەرکی خۆیان جێبەجێ کردەوە. ئاکادمیای کوردی هەندێک جار نیگەرانن لە زمانە کوردی کە پێی دەنووسێت، دەڵێن هەڵی ڕێزمانی زۆرە. ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری لەم نێوەندەدا چییە کە ئەمە چارەسەر بکات؟
سەرنجەکەی ئەوان وەکو ئەکادیمیا و وەزارەتی ڕۆشنبیری و کۆمەڵێک لەو پسپۆران و کۆمەڵێک لە پسپۆرانی زمان سەرنجەکەیان لە جێ خۆیان ڕاستە و بۆیە شەکاری زۆری وەکراوە و ئەو ساڵیش لە 21 شوباتدا بەڕێز سەرۆک وەزیران جەنابی کاک مەسعود بارزانی بڕیارێکی دەرکرد هەر بۆ پاراستن و پەرەپێدانی زمانی دایک و زمانی کوردی لیژنەیەکەیە لە وەزارەتی ڕۆشنبیری و ئەو لیژنەیە بەرفراوانە لە بەرنامەیەکی دیکەشدا لە کوردستان 24 باسمان کردووە کە ئەو لیژنەیە چەندین وەزارەتی تێدا هەیە چەندین بە ئەکادیمیای کوردیشەوە و چەندین دەستە و خەڵکی کە پەیوەندیدارن بۆ پاراستنی زمان بۆ ڕێکخستنی زمان تێیدا هەن ئەوانە کاریان بەدابەش کردەوە سەر دوو ئاستێکیان ئەو شوێنانن کە بینراون وەکو تابلۆی شوێنی ڕسمیەکان تابلۆی شوێنی ناڕسمیەکان مۆڵ و سنتەری تیجاری و شوێنی بازرگانی و هەتا قونسولیات و هەموو ئەو شوێنانی کە تابلۆیان هەیە و بەرچاون دەبێەوە بە بڕیارێک پاشەوەی کە دیراسە کراوە بە بڕیارێک کە بەڕێز سەرۆک وەزیران لە ڕۆژی 21 شوباتدا ڕایگەیان بە کوردی بکرێن و ڕێک بخرێن ڕێنمایی پێویستی بۆ دەرکراوە و ئێستا لە جێبەجێکردندایە لە ڕێی پارێزگاکان و ئەو دام و دەستگانەی حکوومەت کە سەر و کاریان یان ئەرکیان ئەوە جێبەجێ بکەن. ئاستی دووەمیان ئەوەیە کە لە منهەنجی خوێندن لە پرۆگرامەکانی خوێندندایە لە دەرکردنی یاسا و لە کۆنووسی دادگا و لە نووسینی کتێب و لە ئەوەی کە جەنابەت بە دەقیقی باسی دەکەین بەڵێ کە ئەو لیژنەیە ڕاستپاردەی هەن بۆ ئەوەی ئەوە ڕێک بخرێ بەڵێنەوەش بە ڕێی ئەکادیمیای کوردی لە ڕێی زانکۆکان لە ڕێی ڕێخستنی ئەو پرۆگرامانەی کە خانەی چاپ و بڵاوکردنەوە دەیەوەیان لە ڕێی پاکردنەوەی زمانی کوردی لە ناو فکر و ناوکایی ڕۆشنبیریدا لەو خەوشانەی کە هەیەی بەڕاستی ئەوە بەردەوامین لەسەری و دەستگاکانی پەیوەنداریش وەکو ئەو نیگەرانیەی ئەکادیمیای کوردیش جەنابەت باسی دەکەی خۆشیان لەو لیژنەیە بەردەوامن ڕۆلیشیانەیە و ڕۆلیشیان کاریگەرن. ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم نیگەرانێکی زۆر هەیە لەوەی کاڵێن تاکی کورد ناخوێنێتەوە هەدە لە نووسەران دەڵێن تاکی کورد تاکێکی بیر نەکەرەوەی ئەگەر نەخوێنێتەوە ئەگەر ناخوێنەوە با باسی پێشکەوتنیش نەکەین هەرچی وەزارەتی ڕۆشنبیری لەکوێیە بۆ هاندان بۆ خوێندنەوە خۆی ئەوەی کە ئەو حکومدانە بەوەی کە تاکی کورد دەخوێنێتەوە لە بینی کام تەمەندا لە بینی کام توێژدا و پێویستی بە دیراسات و دیراساتیش هەیە هەندێک دیراسەکراون بۆ نمونە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە ساڵی 2019 لەسەر بابەتی کۆمەڵێک بابەتە لەوانەی کە تێیدا هەن بەشێکیشی ئەو لایەنەی گرتویتەوە کە چەند گرنگی دەداتن چەند بەخۆ پەروەردەکردن دەداتوە لەو ڕۆژانە لە زانکۆی سەلاحەدینیش کارێکیان کردبوو ئامارێک خراە ڕووکە کۆلیژی زانستە سیاسیەکان کردبووی چەند گەنج چەند گرنگی دەدات بەڵام ئەوانی دیکەی کە لە کۆمەلگا بەگشتی هەموو تەمەنەکان یۆ هەموو کارە جیاوازەکان هەموو پیشە و هەموو ئەوەی کە خوێندەوارە ئەوەی کە بڕوانامەی هەیە ئەوەی کە بڕوانامەی نییە ئەوە پێم وایە پێویستی بە توێژینەوەیەکە بەڵام بە دیدی منی شەخسی ئەوەیە کە بەڵێ ئەمیش هەست بەوە دەکەم کە کەمتر گرنگی بە خوێندنەوە دەدرێت ڕەنگە ئەوەش ئەسبابی هەبێت بۆ کارگەلی هەن تەکنۆلۆجیا و ئەو تەلەفۆنی سمارتفۆن و تەلەفۆنی زیرێکی هەمانە و ئەو وەسایلانەی ئەمڕازانی کە ئێستا لە بەردەستمانن ڕەنگە هۆکارێکون بۆ ئەوەی کە کتێب هەرچەندە بە ڕێی من جێی کتێب ناگرنەوە ڕێزداش کتێب هەر وەکو کاغەز و هەڵدانەوە و نووسین و سەرچاو بەکارهێنان هەر ئەوەی خۆی لە دەست نەداوە بەڵام بمانەوێت نەمانەوێت ئەو دیاردانەی کە تەکنۆلۆجیا ئەو دیاردەنوێیانەی کە هاتوون کاریگەری هەبووە لەسەر پێی دەڵی پاشەکشە پێی دەڵی کەمبوونەوە بەڵام خۆ هۆکار و ئامرازی دیشمان هەن بۆ هاندان بۆ پێشخستنی بۆ ئەوەی کە لەوێشدا وەزارەتی ڕۆشنبیری پلانی ئەوەی هەیە کە چۆن خەڵک لە دەوری خوێندنەوە کۆ بکاتەوە بەوەی کە ئەمە لە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتێکی گشتیمان هەیە بەڕێوەبەرایەتی کتێبخانەکان و لە زۆربەی شوێنەکان کتێبخانەمان هەبووە ڕەنگە لێرە و لەوێ کەم و کوڕیەکیان هەبێ ئەو لە هەوڵدان ئەوانە چاپکەین و ببێتە سەر شوێنێک بۆ ئەوەی
سوودی لێوەربگیرێ وەکو سەرچاوە وەکو خوێندنەوە بۆ نمونە لە ئەوەندەی کە ئاماری لە بەردەستی منە لە چەند کتێبخانەیەکی کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بەردەوام هاتوچۆیان بەسەرەوەیە لە هەولێر بە نمونە ڕۆژانە سوود لەو سەرچاوانە دەبیندرێ کەواتە ئەوداڵی خوێندنەوە هەیە بەڵام ئەوەی جەنابیشت دەیرەی لای میش هەست پێکراوە کە هێشتا زیاترمان دەوێ و هاندانی زۆرتر بەڕێز ئاریان سەلاحەدین وەکیلی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان لە ستودیۆی کرایەوەی کوردستان چوار ئامادە بووی سپاس بۆ شرفەکان سپاس.